سڵاو چێ ئەهلی بەهەشتە و چێ ئەهلی دۆزەخ ئایا چوونە بەهەشت بەوە بێ ئینسان باوەڕ بەخوا و بە پێغەمبەرەکەی بێنێ یان بەپێی کاری چاک و خزمەتکردنی مرۆڤایەتی دەبێت بینەرمان. کەواتە پرسیاری سەرەکی بەرنامەی کرانەوە ئەوەیە ڕێگەی بەهەشت بەکوێدایە؟ ئایا پەیوەستە بەوەی مرۆڤ لە ڕووی جێبەجێکردنی عیبادەتەکانەوە مسلمان بێت یان هەر کەسێک لە هەر تیرە و هۆز و گەلێک بێت چاکە و چاکەخوازی دەیگەێنێ بە بەهەشت؟ بەپێی فقهی ئیسلامی تەقلیدی تەنیا مسلمان دەچێتە باشت، لە ناو مسلمانیشدا تەنیا گروپێکی تایبەت دەچنە باشت بەپێی ئەو حەدیثەی کە ئەفەرموێت ئومەتەکەم ئەبن بە 73 فیرقەوە هەمویان لە ئاگردان تەنیا فیرقەیەکیان نەبێ. باش ئەی کەواتە لە دوای هاتنی ئیسلام هەرچی مەسیحی و جوولەکە و غەیری دین بێ ئەهلی دۆزەخە، ئەگەر بەم پێ بێت زۆرینەی هەرە زۆری مرۆڤاتی بەرەو دۆزەخ بەڕێکەوتۆ و کەمینەیەکی زۆر کەمیان بەرەو بەهەشت بەڕێکەوتو. ئایا ئەم بۆچوونە پێچەوانە نییە لەگەڵ عەدل و ڕەحمەتی ئیلاهیە؟ بۆ نمونە لە سوورەتی بەقەرە ئایەتی 62 إن الذين آمنوا وعملوا الصالحات والذين هادوا والصابئين والنصارى من آمن منهم بالله واليوم الآخر وعمل صالحا فلا خوف عليهم ولا هم يحزنون. واتە ئەو کەسانەی کە ئیمانیان هێناوە و کاری چاکەکەن ئینجا یەهود ئینجا مەسیح واتە نەسارا تەنانەت سابئەش کە ئێمە پیان دەڵین منداییەکان لە ئەهلی بەهەشتن بە مەرجێک کاری چاکە بکەن و خراپە نەکەن. باوەڕبوون بە چاکەکاری و دوورکەوتنەوە لە شەڕەنگێزی هێڵی جیاکەرەوەی لە نێوان بەهشت و دۆزەخ یان کۆمەڵێک ڕێسا و ڕێبازی جیاکەرەوە؟ پرسیاری سەرەکی ئەوەیە جیاوازی نێوان مومین و مسلمان چییە؟ ئایا هەموو ئیماندارێک مسلمانە و هەموو مسلمانێک ئیماندار؟ چی ئەم دوانە بەیەک دەگەێنێ و چی لێکیان جا دەکاتەوە؟ ڕێگەی بەهشت و دۆزەخ لە ئاینی ئیسلامدا چۆن چێشراوە؟ کاری چاکە و خێرخوازی و مرۆڤ دۆستی بە پلەی یەکەم دێت یان عیبادەتی ڕۆژانە؟ ئێمە ئەمانەوە لەم بەرنامە باس لەوە بکەین چێ ئەهلی بەهشتە بە معناییتر. خی گەورە ئەم کەونەی دروست کردووە ملیارها مرۆڤیتیایە و پامەکانی خۆی نردووە. ئایا تەنیا مسلمان بە معنە مسلمانەکەی لە دوای هاتنی پێغەمبەری ئیسلام ئەهلی باشتە یا ئیمکانەیە غەیری مسلمانیش لە دوای ینی هاتنی پەیامی ئیسلام بچێتە باشت؟ پرسیارێکی گەورەیە، پرسیارێکی گرنگ و بەجێیە، بەڵام هەندێک جار بۆ مەبەستی خراپ و بۆ چاواشەکاری خەڵکانی ئیسفادەی لێ کردووە. بێگومان ئەوانی کە بەهەشت ڕەحمەتی خوا ئەیدا بە هەر کەس و جەهەنەمیش غەزەبی خۆیەتی و هەر کەسیتی ئەخات. لەن يدخل الجنة إلا نفس مؤمنة. ئەوەی مؤمن نەبێ ئیماندار نەبێ ناچێتە بەهەشت هەر لە ئادەمەوە هەتا خاتەم نەک هەر مسلمان. بۆ هەموو ئۆمەتان ئەوانەی کەوا ئیماندار ببن ئەوان دەستنە بەهەشت مشریک نەبوو بن، چونکە مشریک ناچێتە بەهەشت. چونکە هەر کەسێک کەوا شرکی بۆ خوا قەراردا ئەوە بە بڕیاری خوای گەورە ناچێتە بەهەشت. ئینەه هەر کەسێکەوە شەریکی بە خوا قەراردا ئەوە بەتەکید بەهەشت لەوە حرامە. کەواتە مسلمانێکی مؤمنێکی موحید مشریک نەبێ دەچێتە بەهەشت. جا ئەو کەسە هەر زمانێک بووێ هەر پێغەمبەر بێ. مؤمن مەبەست لەوەی کە ئیمانی بەخوا بێ، بەڵێ باشە، شەریکی بۆ قەرار نەدابێت. باش ئیمانی بەخوا بێ و شەریکی بۆ قەرار نەدابێت. لە ئێستادا دوای وەکو عەرزم کردی دوای هاتنی پێغەمبەری ئیسلام هەیە مسلمان نەبووە، مەسیحیە یاخود جوولەکەیە یاخود سابئەیە. ئەو ئاەتی سوورەتی بەقەرە 62 وا بزانم بەڵێ إن الذين آمنوا وعملوا الصالحات والذين هادوا والصابئين والنصارى من آمن منهم بالله واليوم الآخر وعمل صالحا فلا خوف عليهم ولا هم يحزنون. يعني أو أمس صنفاء أم شوار صنفاء حسابك مسلمان ويهود ونصراني وصابئ أشياء خاتسر لا تكترا مجوسي شتياي واحد دوای هاتنی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر ئەمانەی تر ئەگەر لەسەر دینی خوان بمێنەوە بەس پیا و چاک بن ئەمانە ناچنە بەهەشت. یانێ ئەوانە کاتی خۆی ئەوەی شوێنکەوتەی پێغەمبەرەکەی خۆیان بوو بێت ئەوانە مؤمن و ئەچنە بەهەشت، ئەوە گومانی تێدانیان. بەڵام کاتێک کە ئاینی ئیسلام هات، ئاینی ئیسلام ئاینێکی عالەمیە،
هەری عرب بڵین ئەوە نەبڵین کەلتوری عرب بێ یعنی قەومێک بێ ڕەحمەتەن للعالەمینە کە هات ئەوە هەموو دینەکان لە ئاینی ئیسلامدا هەیە 25,000 باسی حەزرەتی عیسای کردووە 4 جار ناوی محەممەدی ناو قورئان لەبەر ئەوە کە ئاینی پیرۆزی ئیسلام هات ئەبێ غەیری ئەوە ئەوانش دەبن بە چەند بەشێکەوە ئەوانەی کە دەستنە بە هەژیاننا غەیری ئیسلام یان ئەوە تا ئیقامە حوجەی لەسەر کراوە یەهود و نەسارا و مەجوس و سابی ئەوەی کە ئیقامە حوجەی لەسەر کرابێ جوان ئیسلام تێگەیشت بێ و وەری نەگرێ و ئیشی پێ نەکا جارە بەر پلە و پۆز بیان لەبەر هەوا ئارزوی خۆی بێت طبعا ئەوە دیارە ناچێتە بەهەشت بەڵام خەڵکانێکی ئیقامە حوجان لەسەر نەکراوە کابرا تەماشایەکەی لە ئەمریکای لە هیندا لە سینە بەوەی بینەر باشتر تێبگە مەبەستە لە ئیقامە حوجەت چییە ئیسلامی پێ نەگەیشت و وەکو خۆی ئیسلامی نەناسیوە بەڵکو لە کەناڵەکانەوە ئەوەندەی بیستوە ئیسلام تیرۆریستە کۆنەپەرستە سەردەبڕێ ئیرهابیە توند و تیژە ئەبە قسانە لە ئیسلام دوورکەوتۆتەوە لە شارەزانە لە ئیسلام بەڕێزت لە ئێستا باس لە ئێستاکەی ئێمە طبعا هەموو ئینسانێک کوڕی بیئی و ژینگەی خۆیەتی بەتاکید بەس ئێمە بۆ نمونە 500 ساڵەوە پێش زۆر نەڕی خەڵک بۆ نمونە لەم دێ بۆ ئەو دێ نەیزانیوە چی هەیە چۆن ئەم حوجەیی پێ بگات تا بزانێ پێی نەگەیشتۆ یانی ئەوەی پێی نەگەیشت بێ وەکو ئەهلی فترە حیسابی لەگەڵ دەکرێت لە هەر قەومێک بێ لە هەر زمانێکدا بێت کەسێک یعنی ئیسلامی پێ نەگەیشت بێ شارەزانە بێ لا یکلف الله نفسا الا وسعها چەندی ئەوەندەی بزانێت لەبەر ئەوە کە ئیسلامی پێ نەگەیشت بێ ئیقامە حوجەی لەسەر نەکرابێ ئەوە بەڕاستی وەکو ئەهلی فترە حیسابی لەگەڵ دەکرێت و ئەمرهم إلى الله باش آخر ئیقامە حوجەش قسەیەکە کە زۆر هەڵەگرێت بۆ نمونە کابرا پێ ئەڵێ تۆ ئەبێ مسلمان بێ ئەڵێ بۆ مسلمان بم ئەڵێ لەبەر ئەوەی دینی خۆی ئەڵێ منیش لەسەر دینی خۆم ئەڵێ آخر قورئان معجزەیە ئەڵێ معجزە چی چۆن بزانم معجزەیە من نە عەرەبی ئەزانم نە قورئان ئەخوێنمەوە نەزانم قورئان چۆن معجزەیە چۆن بزانم دینی تۆ ڕاستە و دینی من هەڵێ چونکە مامۆستا ئێمە بمانەوە نەمانێت ئەو کەسێک لە کۆمەڵگەیەکە کە ئەژی بۆ نمونە شیعە و سونە خۆ زۆر دوورمەڕۆ ئەوەی شیعە باوەڕی پێێتی سونە باوەڕی پێ نییە ئەوەی سونەش باوەڕی پێێتی شیعەش باوەڕی پێ نییە هەردووکیشیان با بڵین منطقی خۆیان هەیە ئەوەی گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا إن الدين عند الله الإسلام ئەنجا ئینسان شەریک بۆ خوا قەرار نەدات ئەگەر من و تۆش بین نەک یەهود و نەسارا مسلمانیش بێت هەر کەس شەریکی بۆ خوا قەراردا إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة يعني شريشي بأخوة قرار دا أو كسش مثلا كسك دليل خواي جورا كوري هي يعني فلان كس يعني مثلا حوالك غير خوا للربوبية كيدا همو كس برواي بو هي خواي جورا خالقي أم بنوري ما مستبابش ما سرش تيجي خوت وابزان برزت اللي بيشا إشارة بيها أي منالي مشرك خو منالي ولا دايق بو أو شيء بله منالي مشرك پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرموویەتی رفع القلم عن ثلاثة قەڵەم لەسەر سێ کەس هەڵگیراوە هیچ قەڵەمی لەسەر نێفەرمووە مسلمانیان مشریک سێ کەس یەکەمیان مثلا النائم حتى يستيقظ کەسێک لە خەوا بێت تا هەڵەسێتەوە هیچی لەسەر نییە والمجنون حتى يفيق والشێتیش تا چاگە بێتەوە والصبي حتى يبلغ مناڵیش تا باڵغ دەبێ هیچی لەسەر نییە ئەمە فرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لە هەمان کاتیشدا شیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەویش قسەیەکی هەیە و دەفەرمێ مناڵی بێباوەڕان وەکو حکمەکان وەکو حکمی ئەهلی فترە وایە کە ئەو مناڵە هیچی پێ نەگەی و هیچی لەسەر نیە چکە جارەوە لەلایەکەوە باڵغ نەبووە تەکلیفی لەسەر نییە لەلایەکیشەوە کەوا دەبینی ئیسلامی پێ نەگەیوە زۆر باشە مامۆستا با بێمە ناو ئەهلی ئیسلام خۆی بەڵێ ئێمە حەدیثێکمان هەیە ئەدرێتە پاڵ پێغەمبەر درودی خوای لەسەر بۆ زۆرش ئیشی لەسەر کراوە هەرچەند بوخاری و موسلیم ڕێوایەتیان نەکردووە لە باشترین حاڵەتی ئەبوو داود و حاکمە ئەو بەڕێزت شارەزای ستفترق أمتي على 73 فرقة كلها في النار إلا واحدة ئێمە لێرە سێرەکەن 73 فرقة هەمووی لە جەهەنەمە یەک فرقیان نەبێ طبعا ئێمەی ئەهلی سونە ئەڵین ئێمەی هەموویمان کردووە بە ئەهلی جەهەنەم بەشێکی نەبێ وایە هەموو مرۆڤەکان هەموو باوەڕداران چاویان لە ڕازیبوونی خوا و بەهەشتی دەوێت هەوەی کە عیبادەت دەکە هەمووی بەهەشتی دەوێت باشە فرمودەکە کە دەفەرمێ ئومەتی من دەبێتە 73 فرقە ئەو فرمودەیە بە قووەت نییە و زەعیفە و لە کۆتایی فرمودەکەشدا کە دەفەرمێ هەمویان لە ئاگردان ئیلا ئەوە نەبێت کە دەفەرمێ هەمویان لە ئاگردان ئەوە دەفەرمێ فرمودە نییە و بۆی زیاد کراوە لەبەر ئەو فرمودەیە زانایان تا ئەندازێک بەلایەنەوە ناوە چونکە زەعیفە و زیادەی تێدایە يعني بەڕێزت پێت وایە ئەو حەدیثە ئیشی پێ ناکرێ ئەو حەدیثە
أو سركه حديثة بس كوتايكي كلها في النار. يا أخوي مشكلة أما بويزيات كراوة وحديثك ضعيفة. هالخوي ضعيف يعني. بلام لأمتي إسلام تاكو إستاش إشي بيكن ما مسابقة ورتريكينو لنا وأهلي السنة شاب بابلين بتايبتي لمصر دماء زور في بابلين مدارس بانرين فرقة در كوتون وكو سلفيتي جهادي سلفيتي علمي تنعنت لنا إسلامي سياسي وكسيد قطب وسعيد حوا وأنا تقريبا هم أمتي إسلام تكفير كان خواننا به مثلا قاعدة وداعش وأمانة دي سنة ما سيركين أنا كمان زور بتشوف بو دايرك أي شيء أجت باش إسلام شتيك أو تيجيشن لإسلام شتيك ترى جوازة أو مدارسنا هذا كان بوتشونيش كان هي تيجيشني كان هي لدقة كان أما زور دبي أما تيكلينا كان يشتكى أنزل لو ظروفش كإمتى إذا دجل لو سرد معنا ده شانو غري زورا سيناريو زورا بناوي دينا وشد كريه جرينجويا تيجيشنا كان بو إسلام شونا أما زور جرينجا إسلاميش بوجوانا كهر جارو تيجيشنك هذا قريب بو أو لقال همش سرد مكان بقول چونك إسلام ثوابته هي متغيراته هي ثوابتك أو ناقور متغيراتك أو مدرساني كهاتون هذه كي بجوري خدمت يعني كردو بلان بمرجع دجيج نبن بيتني أم بيتواني أم أفكارنا زربي زوري هلا مسلمان خويا مثلا زربي يعني أكوجدان وسلا بردان هر مسلمان خويتي أو من تكفيرك من أكوش من جو تكفيرك أو أكوش بيورا كمان قرآن والسنة بيورا كمان شريعتي خوايا أو اللي قال شريعتي خواتي أو اللي قال شريعة ما بحق ده بيجي بالشريعة بكين نابي بها أرزي خومان يكسر برامبر كمان بس بقى أو حديثك بلا بيورا كمان شريعتي إسلام غير الشريعة مثلا اشتيق أجر شرعي نبي أجر شاكتين مسلمان يجبيك هرنا شرعي وها غلط باشا ما مستوي كزور جرينجا بكما برسياري تقريبا أخير نزكة وتوينت ولا أخير مثلا قرآن ومعجزة يا ما هالقصيك كألين ديني حقا يكسر لين قرآن معجزة بلا لا بيش إشارتكم بوها حزكم تفصيلي بيبين آخر قرآن بو عرب معجزة لو أنا بومنيش معجزة بكتيب مثلا بلام كابراش يصيني نكهر زمانك نسينا كل شيء نازانه شيء هذا نسيني تشاينا زور غريبة نسيني هر زور ناخوش نسيني هندستان زور لو خرابتر كوريا وأمانة هو يعني إما 3 مليار مان هي زيادة كنك بزمان تنانت بنوسينش أولا جوازا بحضارة ومشتك إما شون بما بلين ولا أم قرآن معجزة وأبيتو باوري بيبكيت أجي ناخو بلي إسلام جوانا يجولا من شتي جوانا مزورة مثلا جولا حكمتي بوزا وأنا بقول زور جوانا بس فرقك أوه يا معنى الإسلام ديني حق وآخر دينه وبيخلق شنو بالتأكيد قرآن معجزة بلام معجزة أو هم زمانك بلام زمانك سباس بخوا إستا هاد للسوشيال ميديا تماشاكە ئەم قورئانە بە هەموو زمانەکان تەفسیر کراوە و بە هەموو وڵاتان لە زانای خۆیانەیە بە زمانی خۆیان هەموو وڵاتان زانای خۆیان هەیە بۆ هەموو زمانەکان تەفسیر کراوە لە هەموو دنیادا بۆیە یەکێک لە معجزەکانی قورئانەوەیە کە بە هەموو زمانەکان هەیە و لە هەموو شوێنێکیش هەیە و لەبەر ئەوە کە معجزەش یعنی خارق العادە ئەوەیە کە شتێکە كوا مثلا عقلي منو تو بي نابا يعني يشل معجزه كان اوي قران تا استاو خوي ماوتو تسخير ما مثلا او بو عرب بس بو كابراي تشاينا لا تشي تبقى كاما بون مناسا قران بك بكردي هيك معجزين يعني هل بكردي ونيه بويلك داتو جوان زمانك او كسيكا معجزين لغه يقينا يعني تيدغيني عالمك هم بوارك ودي او عالمي كوالا الصين لا تشينا دل امل يعني بلاغيه امل يعني زانستيه امل يعني طبيه لهم بواركانو بورن دكاتو بزماني خوان قصدك چونك ام اسلاما بو هم قوميك ودبي بهم زمانه شيش بيت لبر اوج معجزه وفصل اخوان بنەما هزری و ئاینیەکانی چوون بۆ بەهەش لە فەلسەفەی ئیسلامیدا چییە؟ ئەو حکومانەی لە هەناوی دەقی قورئان و فەرموودە دەرهێنراون بۆ سەلماندن و خۆشکردنی ڕێگەی بەهەشت و دۆزەخ چین و چۆن گەڵاڵە کراون؟ ئایا کاتی ئەوە نەهاتوە ڕوانگەیەکی نوێ بۆ تێگەیشتن لە موسڵمان بوون و مرۆڤ بوون بخرێتە ڕوو؟ بە کورتی خەڵک بۆچی ئەچێتە دۆزەخ یا با پرسیارێک وا لێ بکەم چێ ئەهلی دۆزەخە و بۆچی؟ ئەمە خۆی بڕیارە و حکمە وەتا بڕیارێکی شەرعیە و بەر لەوەی قسە لەسەر هەر بڕیار و حکمێکی شەرعی بکرێت زەرورە کە قسە لەسەر دەقی ئەو حکمە بکرێت لە دوو ڕۆوە یەکەم لە ڕووی سبوتی ئەو دەق و نەسەوە واتە ڕاستی هەواڵەکەوە
دوو لە ڕووی دەلالەتی ئەو نەسەوە ئەگەر سەلماکە دەقێکی چەسپاوە ڕاستە و دەلالەتی ثبوت با بڵین سبوت واتە ڕاستی هەواڵەکە هەوا هەموو هەواڵێک کە ئەگەیە بە دەستمان ڕێگەیەکی هەیە کە لەو ڕێگەوە ئەو هەواڵ ئەگا بە ئێمە ئەوەش بە ئیستیلاحی ئەهلی حەدیث پێڵن سەنەد سەنەد بریتە لە چی بریتە لە کۆمەڵە خەڵک ڕیجال و پێویستە بکۆڵینەوە لە سەنەدەکە ئایا ئەوانەی کە ئەو دەقیان بۆ ئێمە هێناوە ئایا تا چەنە متمانە پێکراون و تا چەنە متمانە پێ نەکراون و لێرە ئێمە سەرچاوی ئەم حکومە خەتەرناکە کە باسی چوونە دۆزەخ و بەهەشتە قورئانە قورئانیش ئەهلی ئیسلام بەتایبەت ئەهلی سوننە ئەوەی کە ڕای باوی وتاری بێژانە جەخت لەسەرەوە ئەکەنەوە کە قورئان دەقی قورئان ئەوەی کە لە توی ئەم دووبەرگایە 100% ڕاستە و قسەی خوایە و لە پێغەمبەرەوە گەشتۆ بە ئێمە ئەو ڕایە باوە مەبەستی چی ڕایکی باوە مەبەستم لە ڕای باو ڕای وتاری ئەو ڕای کە تەبلیغ ئەو ڕای کە پێی وایە کە ئیسلام نەمەتێکی زایری هەیە بۆ ئیسلاحی کۆمەڵگە کە ئەبێ بەو شێوە تەبلیغ بکرێ بە خەڵک و هەنێ شتیش هەیە بابەت گەلێکان کە پیانەوترێن مەسکوت و عنهو ئەو شتانی کە ئەڵێن حرامە با نابێت باسکرێ بۆ خەڵکی لەبەرەوەی بیر و باوەڕیان تێک نەچێ ئێمە تەبعاً تۆ جەنابەت پرسیارت کرد دەربارەی حکمێک منیش وتم هەموو بورە حکومەکە لە قورئانە هەیە کە غەیری موسڵمان ناچێتە باش عرضت بکەم هەموو ئەم حکومە خەتەرناکانە کە پەیوەندیان بە خوێن و ماڵ و چارەنووسی مرۆڤ وایە ئەبێ لە قورئان وەربگرێ نابێت لە حەدیث چونکە حەدیث هەمویان ئاحادن و حەدیثی ئاحاد زەنینەوە ئاشکرایە 200 ساڵێک دوای پێغەمبەر کۆکراتەوە بەڵام ئەو وتارانەی کە لەلایەن خواوە کە لە شێوازی تەورات و ئینجیل و زەبور و قورئانە گەشتون بە ئێمە نووسرانەوەیان لای مرۆڤ ئەمە شتێکە و بوونیان لای خوا ئەوە شتێکی ترە با بچین ئێمە وەک زانستێک بکۆڵینەوە ئایا قورئان چۆن کۆکراوەتەوە لە ڕاستیە نەسی قورئانی فەرمان بە کۆکردنەوەی نەکراوە نە لەلایەن خواوە نە لەلایەن پێغەمبەرەوە ئەمە خۆی پرسیارێکی گەورەیە هەروەها قورئان کە کاتێک کۆکرایەوە بە شێوەیەکی عاشایی و هەڕەمەکی کۆکراوەتەوە سەیری بوخاری بکەین بمبورە مامۆستا ئێمە چۆن باوەڕ بە حەدیثێ بکەین کە قورئان لەو لە پێشترە ینی پرسیارێکی مانتیقی و جوانە ئەوانەی کە حەدیثیان بە ئێمە گەیاندووە ڕیوایەت کردووە هەر ئەوانە بوون کە قورئانیان بۆ ئێمە ڕیوایەت کردووە کۆمەڵێ هەواڵ هەن مەفهومەکەی بەڵێ تاکتاکەکانیان تاکتاکی ئەو هەواڵانە ئاحاد و تاکن بەڵام بالئیجمال مەفهومەکان متەواتر پرسیارەکەی ئێمە وجودی ئەنتۆلۆجی نییە پرسیارمان نە ئەم دەقانەیە کە لەبەر دەستمانەیە بەپێ ئەم دەقانەی کە ئێستا لەبەر دەستی ئێمەیە کە بریتە لە قورئان و لە سوننەت طبعا دوایش مەسیحی و ئەوانە قسەیشی ترە بەپێ ئەم دەقانەی کە لەبەر دەستمانەیە کە موسڵمان بە تەواوەتی پێیان ڕاستە و دەرچوون لەو دەقانە بە کفرەزان بەپێ ئەم دەقانە چۆن بتوانین بڵین غەیری با بڵین تەنیا موسڵمان ئەچێتە باش یا غەیری موسڵمانیش ئەچێتە باش من ئەمێ پرسیارەکە ئەلەمە کورتکەمەوە ئەبێ بکۆڵینەوە لە دەلالەتی نەسەکە باش دەلالەتی نەسواتە ئایا ئەو دەقانەی کە سەرچاوان بۆ ئەو وەرگرتنی ئەو حکومە خەتەرناکە ئایا قەتعیە واتە یەکلا کراوەتەوە بەڵێ یا قسەی جۆراوجۆری لەسەر لێرە من بە نمونە یەک ڕستە ئێنمەوە بە نمونە بۆ بەڕێزت ڕستەی خالدینە فیها ئەبەدا ئەمە چەند جارێک زیاتر لە دەجار لە قورئانە هاتووە با ئێمە تەفکیکی ئەم نەسە بکەین ئەم تێکستە وشەی خولود لە مەقایس فی لوغەی ئیبن فارسا کە کتێبێکە بۆ تێگەشتن لە ڕیشە و مادە لوغەویەکان خلود الثبات والملازمة وتجيغتن مانوا وشيء أبد بپیوەی کە لە مەقاسی فی لوغەی ابن فارس يعني طول المدة واتە ماوەیەکی دوورودرێژ ئەمە لە ڕووی لوغەویەوە ئەگەر تەفسیری بکەین یعنی چی کەلاتی ئەمێنەوە تێیدا ماوەیەکی دوورودرێژ ئەمە مانای دەقەکەی لە ڕووی زمانی عەرەبەوە
خالدي يعني هتا يعني نخر خلود يعني خلود الثبات والملازمة يعني ما أنا وجيقتن الأبد يعني طول المدة أخوي واتاي زماني إلا واتاي زمانيا إنفينيتي وما لا نهاية مش تانية مثلا حتى كان القرآن فرمت اللابثين فيها أحقابا أمين نوتي هيدا لدوزاقات شان حقبيك أشتا صالك يعني أما دلالتك على سر ما نوي ناو دوزاك داري كراوة جا ليرا هر أم دقة زانياني كلام هاتون معناه كتير كلو بريا بل معناه كي زور خطرناك واتای أبدیان بمعنى إنفينيتي ليك دعوته بباتا بالكارير دازيكي وتم على نهاية ونبرانه يعني أمين نوتي دابوها تاتا أم واتايا دراستيها دور لا روحي نصكوا وكويك عربي كل اللي تيجشتون أما لرا أما دلالتي أم نصا ببي دو دلالتي هي يك لسر أو أبدي بون يك لسر أبدي نبون أما بابتك من أمام بيبلي تنيا مسلمان أشتا بهشت ببي نصوصي دين يعني ببي نصوصي إسلام يا غير مسلمانش ببي شاك كان خوي أشتا بهشت يا ببي خراب كان خوي أشتا جهنم ورقتني حكم لدقي قرآني زور سخته دبروي وكو إمام علي فرمي القرآن حمال ذو أوجه شتيكش فرواتابه إما ناتوانين هل القانون شو كبيكين بنصيكي قطعي أبي أحكام رون بن وشكان رون بن نابي وشي دوا تايتابه واتابدا نابي مجازي تابه أمشتانا نابي دوباره بنوي تابه نابي حرف عطف تابه دبروي توصل كده جاء من اللي راه الدؤات أكم مرجع يا كم آتي لا يكلف الله نفسا إلا وسعها نو آتي ورحمتي وسعت كل شيء فسأكتبها للذين يتقون ويؤتون الزكاة والذين هم بآياتنا يؤمنون آتي لا يكلف الله نفسا إلا وسعها وتخوى أركيك فرمانك نادا بسر كسكاكا ما قالت وانا يدابه أما محوريتين شتا لقرآن كل دعاء إيمان هاتوا آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله تآخر جاء دعاء إلا دعاء خاف من لا يكلف الله نفسا إلا وسعها دعاتي ورحمتي وسعت كل شيء وشيء كل زور عموما هم مهرباني من هم مشتكي كتوتو بس أما نصيكي قطعية أجر شيء عندك تخصيصي كان ألان آتي دعوي فسأكتبها للذين يتقون من برياري أدنبو أني كوا تقوى إخوة كانوا الأخوات اسمه الزكاة دن أو أني كبا إيمان باورين هبا كلمة بلا ما مخصصني مرة ستيكي أنت باش بو لثر رحمة ما موسى إذا ببي فقه أهل السنة وجماعة به وببي فقه دابرين إسلامي ببقشتي تقريبا لصادي خلقنا شو تباشت يعني بين أجر مروفاتي ده مليون بيون نو مليون يجي جهنم مليون يجي تباشت أجر بتشيش بلا ما رحمتي وسعت كل شيء إذا شو أجي إبتو لو كاته ببي أم دعاته ناكلت خواص زمان بدال سشتي كلت وانا ما داني ما بس تشي كلت وانا ما داني كابرا بولت وانا أني مسلمان به يعني جاري بي إما كمسألة مشوننا دوزخ وباشت فرعي كفر إيمانا لا شريعة ده أبي إما بزاني إيمان اختيارية يعني اختيارية إيمان اختياريني حتى بلا أشاعره بلا أي مذهب أشاعره إيمان اشتياكا لا اختياريني بو الإيمان لا أشاعره بريتي للتصديق تصديقي منطقي زائدا إذعاني قلبي وقبو كردن وخوشويستي أما اشتياكا بدأت مرة فكاني إيما لساتشي مكلفين تكليف لسر اختيار وستاوا وتابتو ويستتها له كارها أنجتو جاكز ويستي هي لو نخر أو علماء كانوا كواتا مقياسي تشونا بهشت يا تشونا دوسخ شيء بلا برستو ليريا المسلم من سلم الناس من لسانه ويده روايتي ترى المسلم من سلم المسلمون بلام أما روايتي كترى المسلم من سلم الناس من لسانه ويده والمؤمن من أمنه الناس على أموالهم ودمائهم بوم كبكور ماله مسلمان لرا جوازي خصوص نيوان دو دستواجو مسلمان وإيمان دار باش مسلمان كسك خلقي لدست زماني نترسم من سلم سلامة خلقي على الناس نالي من سلم المسلمون وإيمان دار كسك خلق دلنيا باللوي كنا نان كجيتو مالا ناخوا كاتليرا إيمان وإسلام تيا كدوي تشاك عملي صالحة بله باسي نوج ناكا باسي إيمان ناكا باسي شتا ناكا بم تعريفة بوزيك مسيحيك يهوديك
ئەگەر کردەوەی باش بکات خەڵک لەدەست زمانی نەترسی هەر چێتە بازنەی ئیسلامەوە چێتە بازنەی ئیسلامەوە کەواتە بەڵێ چێتە بازنەی ئیسلامەوە چونکە فەرمێ المسلم من سلم الناس من لسانی ويده چۆن ئەبێ ئەبوو تالیب دۆزەخی بێ بۆ هەموو چاکەوە بەڵام ئەبوو سوفیان بۆ هەموو خراپیەوە ئەوە چیە هەر وتێتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیللا الله چاکە خوازی و شەڕەنگێزی بەشێکن لە جەوهەری مرۆڤ کە هەم ئاین و هەم شارستانیەت هەوڵی داوە دەستکاریان بکات لە ڕێگەی داب و یاساوە چاکە بەهێز دەکات و لە ڕێگەی هێزەوە شەڕ کۆنتڕۆڵ دەکات.